مانگرتنی گشتی ئێستا هەنگاوێکی گرنگە لە پێناو هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدان. ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی بە مەبەستی چاوترسێنکردنی هەرچی زیاتری خەڵکی ناڕازی، کەمکردنەوەی کاریگەریەکانی کەمپەینی دژە ئەعدام و بە تایبەتی لەگەڵ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ شەپۆلێک لە دژایەتی ئەعدام، موحسین مەزلوم، محەممەد فەرامەرزی، وەفا ئازەربار و پژمان فاتحی هاوکات لەگەڵ هاوسۆزیەکی بەربڵاوی جەماوەری خەڵک لەگەڵ بنەماڵەکانیان سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە نوێی ڕێبەندانی 1402 هەتاوی ئەو چوار هەڵسوڕاوە سیاسیەی لە سێدارەدا. واقعیەت ئەوەیە کە هەستی ترس لە ڕووخان و داڕمان سەرتاپای حکوومەتی ئیسلامی داگرتووە. ئەم ترسا قەیرانە ئابووری و کۆمەڵایەتیەکان، قەیرانی شەرعیەت، شکستی یەک لە دوای یەک لە دیپلۆماسی نێودەوڵەتی و لە سەروی هەمووشیانەوە خەباتی کرێکاران، خانەنشینان، ژنان، دادخوازان و ورە و شێلگیربوونی خەباتکاران لە دژی سزای لە سێدارەدان و هەڵوەشاندنەوەی خستویانەتە دڵی بەرپرسانی داما و سەر لە شێواوی ڕژیمەوە. ئەم ترسە ڕێزەکانی دەست و پەیوەندەکانی ڕژیم و هێزەکانی سەرکوتیشی داگرتووە و بە تایبەتی لەم ڕۆژانەدا زیاتر پەرەیسەندووە. هەر بۆیە ڕژیم لە پێناو ڕازیکردنی لایەنگران و پاراستنی جێگە و پێگەی خۆی لە ناو بازنەی بەرتەسکی ئەو بەشەدا و بۆ سەقامگیرکردنی خۆی لە بەرامبەرەوە ئۆپۆزیسیۆنە ناوخۆیەی کە پشتی لێکردوون هەموو ئامرازێکی جینایەتکارانەی خۆی خستۆتە گەڕ بە مەبەستی بێدەنگکردن و پاشەکشە پێکردن بە ئازادی خوازان و خەباتکارانی خوازیاری ڕووخاندنی ڕژیم. یەکێک لە ئامرازە کاریگەرەکانی کە ئەم ڕژیمە فاشیستە بەکاری دەهێنێت بریتیە لە ئێعدام. هەر لە سەرەتای هاتنە سەرکاری ئەم دەسەڵاتە سەرە ڕۆ و چەوسێنەرەوە دەرکردنی حکمی لە سێدارەدان لەسەر بنەمای وەرگرتنی دانپێدانانی زۆرە ملێ و جینایەتکارانە لە دەست بەسەرکراوان لە بەناو دادگاکاندا بەبێ ئامادەبوونی پارێزەر و لەلایەن ئەو جەلادانەوە کە بەرگی دادوەریان پۆشیوە بەکار هاتووە و تا ئێستاژ وەک دەیەی شەست بەکاری دەهێنێت. بەڵام سیاسەتی درێژەدان بەمانەوە بە پشتبەستن بە سێدارە بە پێچەوانەی دەیەی شەست جەماوەری تووڕەی نەک هەر چاوترسێن نەکردووە، بەڵکو زیاتر هانی داون و ڕای کێشاون بەرەو خەباتێکی ڕاستەوخۆ لە دژی ڕژیم و بە مەبەستی ڕووخاندنی. حزوری بەربڵاوی خەڵک لە مەیدانی خەبات لە دژی ئەعدام و خەبات بۆ ڕاگرتن و هەڵوەشاندنەوەی تەنانەت لە ناو قەسابخانەکانی ڕژیم و لە بەرچاوی پاسەوانانی زیندان و جەلادەکاندا دەنگدانەوەیەکی بەهێزی هەیە. ئەمڕۆ 61 زیندانی سیاسی بەندی ژنان لە زیندانی ئەڤین بوێرانە ئاڵای ناڕەزایەتیان بەرز کردوێتەوە و 37 ژنەی زیندانی سیاسی دەرەوەی زیندانیش پێیانەوە پەیوەست بوون. ئەم دەنگە بەرزەی ناڕەزایەتیە بە گوێ هەڵسوڕاوانی سنفی مامۆستایان، کرێکاران، خانەنشینان، هونەرمەندان، بنەماڵەی زیندانانی سیاسی، دادخوازان و ئێرانیانی تاراوگە گەیشتووە و بە گەرمی پشتیوانی لێکراوە. بزوتنەوەی خەبات لە دژی ئەعدام تەنیا خەبات بۆ پێشگرتن لە سێدارەدانی زیندانیانی سیاسی نییە، بەڵکو ئەم ناڕەزایەتیە یەک دەنگ و ئاشکرایە خەباتێکە لە پێناو قەدەغەکردنی هەر جۆرە شکەنجەیەک لە ژێر هەر ناو نیشانێکدا و هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدان لە ئێرانی ئەمڕۆ و سبەینێدا. ئیعدام سزایەکی نامرۆڤانەیە هەم بۆ زیندانیانی سیاسی و هەم بۆ زیندانیانی زیانە کۆمەڵایەتیەکان. لەمڕۆوە پێویستە ئەو خەباتەی ئێستا لە دژی کردەوەی لە سێدارەدانی جینایەتکارانەی دەساڵاتدارانی کۆماری ئیسلامی بکرێتە خەباتێکی ڕێکخراو لە پێناو هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدان لە دوا ڕۆژی شۆڕشی ئێراندا. نابێت هیچ کەسێک تەنانەت جینایەتکارانی کۆماری ئیسلامیش حکمی ئەعدامیان بەسەردا بسەپێندرێت. ئەمە دەبێتە بەڵگەنامەی باڵادەستی ئەخلاقی کۆمەڵانی خەڵکی ئێران لە شۆڕشی داهاتوودا. دەبێ ئەم سەردەمەی تۆڵە سەرنەوە و خوێن ڕشتنا کۆتایی پێبێت. جینایەتکاران دەبێت لە دادگایەکی سربەخۆدا لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت و لە بری سزای لە سێدارەدان سزای تریان بەسەردا بسەپێنرێت.
جەماوەریکردنەوەی خەبات لە پێناو قەدەغەکردنی هەر جۆرە ئەشکەنجەیەک لە ژێر هەر ناو نیشانێکدا و هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدان یەکێکە لەو ئەرکانەی کە ئەمڕۆ دەبێت شێلگیرانە و بە هەموو هێز و تواناوەکاری بۆ بکرێت. پێویستە و ئاڵا پڕ لە شانازیەی کە 61 ژنەی سیاسی لە زیندانی ئێڤین بەرزیان کردوێتەوە بکرێتە ئاڵای خەباتی سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا. لەمڕۆوە هەوڵدان بۆ گشتگیرکردنی خەبات لە پێناو هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدان هەوڵێکە بۆ یەخستنی خەباتی دادخوازانی دەیە خوێناویەکانی ڕابردوو چ لە سەردەمی پایلەوی و چ لە سەردەمی دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی لەگەڵ بنەماڵەی زیندانیانی سیاسی و زیندانیانی زیانە کۆمەڵایەتیەکان. ئەم خەباتە هەوڵێکە بۆ هاوڕاکردنی بزوتنەوەکانی خوێندکاران، کرێکاران و خانەنشینان لەگەڵ بنەماڵە داغدار و ئازارچێشتوەکان. پێویستە دروشمی زیندانیانی سیاسی دەبێ ئازاد بکرێن و حکمی لە سێدارەدان هەڵبووە شوێنرێتەوە بکرێتە دروشمی سەرەکی سەرجەم بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ئێران. هەوڵ بدەین ئەم دروشمانە بکەینە یەکێک لە دروشمە محوەریەکانی یەکگرتووی و لێک نزیک بوونەوەی سەرجەم بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بە مەبەستی بەرەو پێشچوون و ڕووناکردنەوەی ڕێگای داهاتوو. لەم پەیوەندیەدا کۆمەڵێک لە ڕێکخراو و هەڵسوڕاوانی مافی مرۆڤ داوایان لە سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگای کوردستان کرد کە بە مەبەستی کۆتایی هێنان بە ئەعدامەکان و ڕاکێشانی سەرنجێکی زیاتر بەرەو دۆخی نالەباری مافی مرۆڤ لە کوردستان ئەمڕۆ سێشەمە مانگرتنی گشتی بەڕێوە ببن. حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگەڕی ڕاهی کاریگەر لە بەیاننامەیەکی هاوبەشدا و هەروەها کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزب لە بانگەوازێکدا پشتیوانی خۆیان لە مانگرتنی گشتی لە کوردستان دەربڕی. لە بەشێکی بانگەوازەکەی کۆمەڵەدا کە بە زمانی کوردی بڵاوکراوەتەوە هاتووە، کۆماری ئیسلامی وەک هەمیشە بە پەتی سێدارەوە هاتوۆتە شەڕی کۆمەڵانی خەڵکی ئێران و بە تایبەتی کوردستان بۆ ئەوەی هیوا بە ڕزگاری نەهێڵێت تا بە ئەستاندنی گیانی لاوانی تین و ئازادی خۆی لە سەرەولێژی و لێواری هەڵدێر ڕزگار کات. بەڵام کێ هەیە نەزانێ کە پەنابردن بۆ سەرکەوتوو لە سێدارەدان نەک هەر نیشانەی هێز و هەیمەنێ ڕژیم نییە، بەڵکو نیشانەی لاوازی و بێدەسەڵاتیە. کۆمەڵە لە درێژەی بانگەوازەکەدا جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە دەتوانرێت ماشێنی ئەعدام و جەنایەتی ڕژیم لە کار بخرێت و ئیمکانی ئەوە هەیە و دەتوانرێت خەبات و ناڕەزایەتیە جەماوەریەکانی ئەم قۆناغا لە ناوەوە و لە دەرەوە زیاتر پەرەی پێ بدرێت. لە کۆتایی بانگەوازەکەی کۆمەڵەدا هاتووە هەر ئاستێک لە بەرەو پێشچوونی ئێمە لەم بوارەدا دەتوانێت ڕۆڵێکی کاریگەری هەبێت لەسەر بەردەوامبوون و بەهێزکردنی شۆڕشی ژن ئازادی. ئیعدام ئەم تاوانە ئاشکرا حکوومەتیە دەبێت ڕابگیرێت. هەموو سزاکانی لە سێدارەدان دەبێت بە بێ شەرت و مەرج هەڵبوەشێنرێتەوە. پێویستە سەرجەم زیندانیانی سیاسی و عەقیدەتی دەست بەجێ ئازاد بکرێن و دەست بەسەرکردنەکان کۆتاییان پێبێت. مانگرتنی ڕۆژی سێشەممە هەنگاوێکی گرنگ دەبێت لەو پێناوەدا.